بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. با بەرنامەیەکی تر لە پرسیار و وەڵام هاتوینەتەوە خزمەتان. ئەم بەرنامەیە هەروەک لە ناوەکە شێوە دیارە بە شێوەی وەڵامدانەوە بە پرسیاری دیاریکرا و بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینەرانمان بن و یان ئامادەکارانی بەرنامەکە خۆیان بە ئامانجی تیش خستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بیان نەگۆڕێ. بەڵگەنامەکان پەسەندکراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستیەکانی سەردەم سەرچاوی وەڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنامەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بە بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانە گۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوێستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بەکەڵک بێت. لە بەرنامەم هەفتەیەماندا وەڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بە چەند پرسیارێک کە لە سیبیەکی جۆزەردان ڕۆژی کۆمەڵە داویێتەوە سەبارەت بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕابردوو ئێستا و داهاتوو پێشکەش بێوەی خۆشەویست دەکەین. هاوڕێمان بن. کۆمەڵە لە هێنانی ژنان بۆ ڕیزی خەباتی پێشمەرگانە لە ئاستێکی بەریندا دەوری ڕەچەشکێنی هەبووە. ئەو حرەکەتە لەگەڵ چ گیر و گرفتگەلێک وەرەوڕوو بوو وا سەرنجام چۆن جێگیر بوو. وەڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە ئەمە بوو. دیارە بە دەرەجەی یەکەم بەهۆی ئەوەی کە کۆمەڵە سیاسەتێکی دیاریکراوی لەم بابەتەوە بوو، بەڵام ئەو سیاسەتە بە هیمەتی خودی ژنان، ئەم ژنانی کە سوکایەتی و نایەکسانیان لە ژیانی خۆیاندا تەجروبە کردبوو، کاتێک لە سەردەمی شۆڕشی 57دا مەجالیان بۆ خڵقا و توانیان ئیرادەی خۆیان نیشان بدەن، بە هیمەتی خۆیان جێگای خۆیان لە هەموو بوارێکدا کردەوە. تا ئەو جێگایی کە پەیوەندی بە ڕەچەشکێنی کۆمەڵەوە هەیە، مەسەلە ئەوە نەبوو کە تا ئەو کاتە کەس شەکی بە شانی ژنەوە نەدیبوو بێت. شتی وا بوو تاکو و تەراک و لێرە و لەوێ لە کوردستان لەو پارچەیە لەو پارچەیە دیاردەی واها دیترا بوو. ئەوەی کە کۆمەڵە کردی دوو تایبەتمەندی هەبوو. یەکیان جەماوەری تێرکردنی ئەو حرەکەتە بوو، واتە لە ئاستێکی بەریندا ژنان هاتنە ناو ڕیزی خەباتی پێشمەرگانەوە، و دووهەم چەکداربوونی ژنان تەنها بۆ نەبوو کە چەکیان کرد بووە شان بوو ئەوەی بەشەڕ بێن لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵکو لە هەمان کادا ئەوان چەکیان کردە شانیان بۆ ئەوەی نیشانی بدەن کە پەیامی یەکسانیان بۆ کۆمەلگای کوردستان پێیە. ئەوان هیوا و بڕوا بەخۆیان لە ناخی بە هەزاران ژنی کوردستاندا زیندوو کردەوە. بە هەزاران ژن لە کوردستان کە لە بنەماڵەی خۆیان لەژێر فشاری ئەخلاقیاتی سنەتی ئەزیەت دەکران، سوکایەتیان پێدەکرا و ناڕازی بوون، هەڕەشیان دەکرد دەچنە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. هانایان بۆ پێشمەرگەی کۆمەڵە دێنا، بەو جۆرە پاشەکشیان بە برا و باوک و کەسوکاری دەمارگژی خۆیان دەکرد و ئەگەریش زۆریان ئەزیەت کردبیان سەرکێشیان دەکرد و چەکی پێشمەرگایەتیان دەکردەشانیان. ژمارەیەکی زۆر لە ژنانێک کە لەژێر زەختی سنەت دواکەوتووی کۆمەڵدا بوون هاتنە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرڕای ئەمانە ژنان لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بە دوو قاتی پیاوان زیاتر زەحمەتیان کێشا. ئازاریان دی تاتوانیان جێگەی خۆیان بکەنەوە. گیر و گرفتی زۆر بە بۆنەی ژنبوونیان هەبوو کە بەڕەسمی نەدەناسرا. ماوەیەکی زۆری برد کە بەڕەسمی ناسرا. تەنانەت ئەوان لە شەڕەکاندا بۆ ئەوەی نیشان بدەن هیچیان لە پیاوەکان کەمتر نییە، زۆرتر فداکاریان دەکرد. لە سەرەتاوە بەڕاستی خودی کۆمەڵەش بە پارێزەوە دەستی بۆ ئەو بابەتە برد. ئێمە پێمان وابوو بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە هێزی پێشمەرگە زۆرتر مەجای تێکۆشانی لە دێهاتدایە و لەوانەیە ئەخلاق و فەرهەنگی سنەتی لە دێهاتدا ئەو دیاردە نوێیە و ئەو سنەت شکێنە بە ئاسانی قبول نەکات. هەر بۆیە لە سەرەتاوە بڕیارماندا کە دەستەی پێشمەرگەی جیاوازی ژنان پێک بێنین. یەکەم دەستەی پێشمەرگەی ژنان کە پێک هات دەستیان کرد بە جەولە لە دێهاتی ناوچەی بۆکان. بەڵام زۆر زوو نیگەرانی کۆمەڵە ڕەویەوە. معلوم بوو کە ئەو نیگەریانە لە جێی خۆی نەبوو. لەم دەورێدا ئێمە شاهدی ئەوە بووین ژنی پێشمەرگە کە تا ئەو وەختە و تا ئێستاش ڕێگای نەبوو بچێت بۆ مزگەوت، چونکە مزگەوت شوێنێک بوو بۆ کۆکردنەوەی خەڵک و بۆ وتاردان. ژنی پێشمەرگە دەچوە ناو مزگەوت و دەچوو لە شوێنی میحرابی مزگەوت وتاری دەدا. بۆ کێ؟ بۆ پیاوان و ئامۆژگاری پیاوانی دەکرد. هەمووی ئەوانە تا ئەو کات لە سنەتی کۆمەڵی کوردستاندا نامە بوو. بەڵام پێشکەوتووی کۆمەڵی کوردستان گەیشتووە ڕادەیەک کە ئەوانەی هەزم کرد و وردە پاشەکشەی بە سنەتی دواکەوتوو کرد. سەرڕای ئەوانە دەڕەندەی کۆماری ئیسلامی و ئەو فداکاریانش کە کچان و ژنان
لە ناو ڕێزەکانی کۆمەڵە لە شەڕەکاندا لە خۆیان نیشانیان دەدا ئیتر هەر سونەت پەرستێکی کە لە ویشکی وا لێکرد بوو کە ڕێزیان نەبکرێت. ئەوە دەستکەوتێکی گەورە بوو کە بە ناوی کۆمەڵە و بە ناوی ژنانی سۆسیالیست و تێکۆشەرانی کۆمونیستی ژن لە کوردستان تۆمار کرا. بە دوای ئەوەدا بوو کە لە ناو حیزبەکانی دیکە و لە شوێنەکانی دیکەی کوردستانیش شێوەی دیکەی خەباتی پێشمەرگانەی ژنانیش ڕەچاو کرا. ئیمڕۆ ڕۆژێکی تازەیە، ڕۆژێکی تازە لە ژیانی گەلی کورد، ڕۆژێکی تازە لە ژیانی کرێکاران و زەحمەتکێشان، ڕۆژێکی تازەیە چونکو ڕووداوەیەکی تازەی تێدا دەبینین. دەبینین دەستێک لە ژنانی کوردەواری بە پێی بەرنامەیەکی شۆڕشگێڕانە چەکی شۆڕش هەڵدەگرن. تا هێواز بنە خوشکەمان دەنجی نایە بڵین بۆ ژنیە قسە مەکەن. ئەو ڕووداوەیە مانایەکی گرنگ و تایبەتی هەیە، مانای شان بەشانی ڕاستەقینەی ژنان و پیاوان لە خەباتی ڕزگاری خوازانەدا. مانای ئەوەیە کە نیوەی کۆمەڵ، نیوەی جەماوەری کرێکاران و زەحمەتکێشان، نیوەی ڕاستی هێزی شۆڕش، شان بەشانی پیاوان هەستاون کە بێنە ڕیزی خەباتەوە. ئەگەر تا ئێستا هەزاران کۆتوبەندی دواکەوتووی فەرهەنگی و ئیجتیماعی نەیهێشتووە کە ئەم هێزە گەورەیە، یعنی هێزی ژنان بۆ ڕزگاری خۆی و بۆ ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان بخەیەتە کار. ئەمڕۆ ئەو ڕۆژە تازەیە کە بەرنامەی شۆڕشگێڕانەی کۆمەڵە تەواوی ئەم بەندانەی بڕیوە و ڕێگای خۆش کردووە بۆ بەشداری ژنانی تێکۆشەر لە هەموو مەیدانێکی خەباتدا. ئیمڕۆ ڕۆژی تازەیە، ڕۆژێکی تازەیە چونکو ڕۆژمان لێ هەڵاتووە، ڕۆژی ڕووناکی شۆڕش ڕێگامانی ڕوون کردووەتەوە و دەڵێ ها ئەوەیە ڕێگای ڕزگاری، ئەوەیە ڕێگای ڕاپەڕین و شۆڕش. شان بەشانی پیاوان تاقە نەجاتی، تاقە ڕێگای نەجاتی ژنانە لە کۆیلەتی و دواکەوتووی. ئیمڕۆ لێرەدا دەستەیەک لە ژنانی تێکۆشەر چەکی شۆڕش هەڵدەگرن تا بڕیاری کۆمەڵە لەسەر نەهێشتنی جیاوازی نێوانی ژنان و پیاوان لە ڕێبازی شۆڕشدا لەبین بەڕێوە بەرن. پرسیارێکی تر ئەوەیە ئیستراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چی بوو؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەمە بوو. ئیستراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە جیاواز نەبوو لە ئیستراتیژی گشتی کۆمەڵە. استراتیژی کۆمەڵە هەر لە یەکەم ژمارەی گۆڤاری شۆڕش کە ئۆرگانی کومیتەی ناوەندی کۆمەڵە بوو فۆرمولەکرا. ئێمە تاکیدمان کرد لەسەر ئەوەی کە پەیوەندیەکی نەپساو هەیە لە نێوان خەباتی چەکداری و خەباتی جەماوەری و ئەو دوو بوارەی خەبات شان بە شانی یەک دەبێ بچنە پێش. بە تایبەت خەباتی چەکداری ناتوانێت لە خەباتی جەماوەری دواکەوێ و یا لە خەباتی جەماوەری زۆر پێشکەوێ. دەبێ ئەو دوو مەیدانی خەبات شان بە شانی یەک بچنە پێش. لە مەجالەکانی دواتردا ئێمە و استراتیژیە فۆرمولەت دەکەین و شەفافتریشی دەکەین. ئێمە سێ مەیدانی سەرەکی خەباتمان دەستنیشان کرد کە محورەکانی استراتیژی ئێمەیان پێک دێنا. یەکیان خەباتی کرێکاری بوو. کرێکارانی کوردستان لە ڕووی ژمارەوە، لە ڕووی وشیاری چیناتیەوە، لە ڕووی بەشداریان لە خەباتی شۆڕشگێڕانی کوردستاندا یەکەم محوری استراتیژی ئێمە بوو. دووهەم خەباتی جەماوەری لە خەباتی خەڵکی گەڕەکە فەقیرنشینەکانەوە بگرێت تا هەموو بوارەکانی دیکەی ناڕزایەتی دەربڕینی جەماوەری سەردانەنواندن بۆ ئەو زەخت و زۆرەی کە کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانی مەحەلی ئەو ڕژیمە دانهێنا بۆ سەر خەڵک. ئەمە خەباتێکی واقعی بوو و بەردەوام لە جەریاندا بوو. هەروەها خەباتی چەکداری لێک هەڵپێکانی ئەم سێ شێوەیە لە خەبات بوو کە ئیستراتیژی ئێمە لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان لەسەری دامەزرا بوو. ئەو ئیستراتیژیا لە یەک درۆشمدا کۆ دەکراوە: هەڵچنین و ڕاماڵینی هێزی داگیرکەر لە کوردستان.
لە مێژووی کوردستاندا هەمووی ئەو بوارانە جێگا و شوێنی واقعی خۆیان هەبوو. بۆ نمونە خەباتی کرێکاری لە ئەو پەڕی خەفەقان و دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە شاری سنە لە ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لانی کەم 2 جار ڕێڕۆسمی گەورە بەرپا بوو و تەنانەت خۆپیشاندانی کرێکاری بەڕێوە چوو. مەراسمی ئەوەڵی مانگی مەی لە ساڵۆنی تەختی و لە پاساژی عزەتی و لە شوێنەکانی دیکەی کوردستان لە سەقز و لە مهابات بە گشتی خەبات و ناڕزایەتی دەربڕینی کرێکاری واقعیەتێکی عینی بوو. پێشڕەوانی کرێکاری وجودیان بوو. ساڵ نەبوو کە لە کوورەخانەکان ئەو کرێکارانی کە دەچوونە دەرەوەی کوردستان و لەژێر کاریگەری فەرهەنگ و ئامۆژی کۆمەڵەدا بوون بۆ بەدەست هێنانی داخوازیەکانن مانگرتنی گەورەیان لە کوورەخانەکاندا بەڕێوە دەبرد. هەر بۆیە ئەو خاڵێکی استراتیژیکی گرنگ بوو. مانگرتن و خەباتی جەماوەری ئەویش زەمینەی واقعی هەبوو. لە ساڵی 1362 مانگرتنی گشتی خەڵکی کوردستانمان بوو. لەگەڵ حیزبی دموکرات بە هاوبەشی بانگەوازمان بۆ کرد بۆ ئێعتراز بە ئێعدامی 59 جوانەکەی مهابات یاخۆت 16 گەلاوێژ 1384 یان مانگرتنە گشتیەکانی دیکە. ئەوە نیشان دەدات کە لە کوردستان پۆتانسیلێکی جەماوەری هەیە. سێهەمیشیان دیارە خەباتی چەکداری بوو. ئەگەر لە مێژووی 40 ساڵی ڕابردووی خەباتی شۆڕژگێرانە بە تایبەت مێژووی کۆمەڵا ورد بینەوە لە هەموو کاتێکدا دەیبینین کە ئەم سێ شێوەی خەبات چۆن لە یەک هەڵپێکراون و چۆن کاریگەریان وەرگرتووە لە یەکتر. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کا پێشکەشتان کرا لە بەرنامەی ئەم هەفتەیە وەڵام و پرسیاردا وەڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بوو بە چەند پرسیارێک سەبارەت بە هێزی پێشمەرگەی کۆمەڵا ڕابردوو ئێستا و داهاتوو کا لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا وەڵامی بەم پرسیارانەدابەوە. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت. تا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش.